ئێمە سەرسامین پێی پاڵنەرەکە چی بووە؟ باوەڕبوون بووە بە قیامەت. وەرە خواردنەوە بەرەو سەردەمی خۆمان، موسڵمانەکانی سەردەمی خۆمان، شت زۆرە نمونە باسی کەم، بەڵام وەرە سەر باسی موسڵمانەکانی سەردەمی خۆمان، سەحابەکان ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێت. یەک نمونەتان پێڵەم زانە ئەمە چ کاریگەریەکی لەسەر ئەم سەحابانە کردو ئەم باوەڕبوون بە قیامەتە. کۆمەڵێک عەرەبی پێپەکی نەخوێنەواری هیچ نەزان لە سەحرایە بەس حوشتر و ئاسمانیان لێ دیارە، دواکەوتوو بە دەرەجەیەک گۆشتی مردارەوە بۆ خۆن بە ڕادەیەک کچی خۆیان زیngە بە چاڵەکەن. هەچ کەس کچی ببێ ئیتر سەری شۆڕە بێ بە حسابی خۆیان بە پەلە ڕاکە ئەو کچە جوانی خۆ بە زیینەتی بخەیتە ناو چاڵەوە. ئەمە عەقڵیان بوو، ئەمە حاڵیان بووە. خوای گەورە تایبەت ئەم قورئانەی بەسەر ئەوانە نازڵ کرد هەتا پێمانی بفەرمێنێ ئەم قورئانە توانای هەیە دواکەوتووترین میلەت لە دنیایا بکا بە پێشکەوتووترین میلەت. ئەم قورئانە توانای ئەوەی هەیە کام میلەتەی ئەڵەی دڕق و نەفامن بیان کا بە باشترین میلەت کە خەڵک فێری ئەدەب و ئەخلاق و ڕەسەنایەتی بکەن. بالفعلی جواب بوو. ئەمەش تایبەت نەبوو بۆ عەرەب. هەج میلەتێکی کە دەست بگرێ بۆ قورئانەی خواوە بەو ئیمانەی کە لە قورئانە هاتووە فێرمانی ئەکات ئەبێ بە میلەتێکی ئاوا پێشکەوتوو. لە دوای وەفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم غەزاکان جەیشەکان بەملا و بەولایە بەڕێکەوتون ئیسلام بە دنیا ئەگەێنن. خالیدی کوڕی وەلید ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ قیادەی جەیشێگەکە بچێ لەگەڵ چیا شەڕکە خەبەریان بۆ هات کەوا ڕۆم هەر هەمووی کۆبۆتەوە بە 200,000 سەربازەوە کە لە تەقوی سەریانەوە تا بەری پێیان ئاسنە. خالید لە عێراق بوو لەو کاتەیە ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ نامەیەکی بۆ داروتی خالید 30,000 نەفەرمان هەیە لە شام، ڕۆم بە 200,000 کەسەوە هاتوون. خالید بڕۆ تۆ 11,000 لەگەڵایە خێرا فریان کە باش نەبێ ببن بە 40,000 بەرامبەر بە 200,000 بۆستن. خالید بە پەلە خۆی گیانە لای ئەوان سادێکی دوور و دێژە من لە شەڕی یەرموکە ئەوەی کە من لێرە ئەمە بەسمە چ عیلاقەیەکی بە قیامەتەوە. مەلیکی ڕۆم نامەیەکی بۆ خالید نارد پێوت خالید بیستم ماڵن تۆ پیاوێکی عاقڵ و قائیدێکی ئازایت عەقڵی خۆ خەفیف مەکە بێ بە گشت دەوڵەتی ڕۆمە ئەو ڕۆمەی کە 2000 ساڵە دەوڵەتە ئێمە عەرەبە پێپەتیەکانی خۆتان نین پێمان بوێریت خۆت و قەومەکەش بە فەتارە مەیە بکشێرە دواوە باشترە بە خالید دەڵێ. خالیدیش لە پشتی نامەکەی خۆی جوابی بۆ نووسیەوە تەڵعەن شەڕە ئەو بە ئوسلوبێکی ناشیر قسەی لەگەڵ خالیددا کردووە. خالیدی جەبێ بە عەینی شێوە مەعامەڵەی لەگەڵا بکە بۆی نووسیەوە لە پشتی نامەکەی خۆی وتی لە خالیدی کوڕی وەلیدەوە بۆ سەگی ڕۆم بۆ سەگی ڕۆم ئەسلیم تەسلم موسڵمان بە با سەلامەت بی تاکیانە چیت تا زووترە موسڵمان بە پێشۆی چیت ئەگەر نا قەسەم بەوەی گیانی خالیدی بەدەسە. کۆمەڵە پیاوانێکم بۆ هێناوی پیاوەکانی تۆ چەند حەزیان لە عەرەق خواردنەوە و شەراب خواردنەوەی پیاوەکانی من ئاوە حەزیان لە مردنە. پیاوەکانی تۆ چۆنیان حەز لە عەرەق خواردنەوە جا کەس بەقەی ئەوروپیانە حەزی لە عەرەق خواردنەوە نییە ئەو کاتەش هەروە بوون هەر خەریکی مەشروب خواردنەوە بوون ئێستاش هەر هەمان حاڵیان هەیە ئەوانجۆ سیفەتەوانیان باشدای دی قەسەم بەخوا پیاوەکانی تۆ چەندیان حەز لە خواردنەوەیە پیاوەکانی من ئەمەندەیان حەز لە مردنە. کەسێ حەزی لە مردن بێ خۆ خالید ڕاستیە کرد. سەبەبی چی بوو؟ سەبەبی چی بوو ئەم جێیشە 40,000 لە ڕۆژێکە هەموو جێیشی ڕۆم بشکێنێ لە یەک ڕۆژە. طبعاً کە خالید گەیشتە لای ئەوان سێ قائیدیان هەبوو ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح و خالیدی کوڕی یەزید و نەفەرێکی کە موسیان بوون. خالیدی کوڕی وەلیدیش کە سێری کردوتی خۆف ئەکە ئەوە نابێت و قائیدی بێتی کاکە خپەکە پێکەوە دارین بەڵام هەرێکی با ڕۆژێکمان قیادەی شەڕەکە بکەین. ئەوتیان قەیچێکا گەڕا بێتی من بە ڕۆژی یەکەم قیادە بکەم هەر ئەو ڕۆژە شەڕەکەی بڕانەوە کۆتایی پێنا بە پیاوانێک بەڵام کەچی مردنیان لا خۆشەویسترە لە ژیان لەبەرچی لەبەرەوەی ئەوان باوەڕیان بەودی و مردنەکە هەیە. کابرای ئەوروپی هاتووە کابرای ڕۆم هاتووە بەس باوەڕی بەم دنیاە هەیە. کابرای بێ ئیمان هاتووە بۆ پاتاڵێکی دنیا و شڕەخۆریەک شتێکی دەستکەوێت یا بە زۆر هێناویانە یا لەبەر مەعاشێکی کە لە ناو جێشەکەیە سەربازەکە. بەڵام ئەمە شەڕی لەکوێ لەگەڵ زەلامێکا پێ ئەکرێ کە باوەڕی بەودی و بە ژیانی ئەودی و ئەم دنیاوە هەیە پێی وایە ژیان لەوێەوە دەست پێکە.
خوای گەورەی کە لە قورئانە بۆمان باس دەکات فەرمێ کابرا پەنجەی خۆی گەزێ لە قیامەتە ئەڵێ یا لەیتنی قەدەمت لحەیاتی ئای خۆزگەشتێکم پێش خستایە بۆ ژیانم بەوێ ئەڵێ ژیان ئێرە نا الناس نيام فإذا ماتوا انتبهوا خلق لدنيايا نوستون كمردي إنجا خبرت أبيتوا من بشتك زور نيجرانم زور في بتاقتم كهنية مسلمان أيلاد سيدة كم جاجا بسير مسلمان أنا كم باسي قبر وباسي جواي مردن أمانة يا باسي قيامة سيدة كم كبو موصفكات وكو باسي خيوكم بو بجارتوا وا باسێکە وازانێ و چۆن خەیاڵێک بێتە بەرچاوی و خەوێک بێ و خەوەکە ناخۆش بێ و ئیشەڵڵا هەر لێمە لێی نەجا دەبین من حەز دەکەم لێرەیە بە جەنابتانی بڵێم ئەو ئایەت و حەدیثانەی کە بە ئێمە گەیشت و باسی قیامەتمان بۆکە بە ئێمە ئەڵێ تۆ لێرە خەوتویت کە مردی ئینجا خەبەرت ئەبێتەوە وا لا نەبێ بڵێ مردن خەوە نە کە مردی ئینجا خەبەرت ئەبێتەوە یعنی ئیسا تۆ لە ماوە خەوتبی ئەمشەو خەوێکە بینیوە ئەو خەوە لەگەڵ ئیستا تا چەندی فەرقەکە ئیستا هەست بە خۆ دەکەیت چەند ئیستا هەست بە واقع و بە ڕاستێتی خۆ دەکەیت لەگەڵ خەوەکەیان چەندی فەرقا دەی قەسەم بەخوا ئێرە لە چاو ئەوەیە خەوە کە مردی ئینجا چاو دەکرێت و ئینجا ڕاستیەکانە بیریڵی خاک بەسەرم بۆ من ئاگام لە مۆفعە نەبوو من وامزانی خەوە کە چی ڕاستیەکە لێرەیە ئەم ئیمانە کە لە دڵی ئینسانە دروست بوو زانی زین و ئەبێتەوە زانی ئەچێتەوە بەردەمی پەروەردگاری حسابی لەگەڵاکە ئەڵێ فڵانی کوڕی فڵان ئەی فول لە حەدیثە هاتووە ئەی فڵانە کەس ئاوەرە لەشی ساقم پێدای عەقڵم پێدای علمم پێدای کەس و کار و ماڵ و حاڵم پێدای ڕزقم پێدای ئەوم پێدای ئەی چی و کرد هیچ حاصل کرد بۆ ئەم ڕۆژە من و تۆ کاریگەری ئەم قەناعەتە و ئەم ئیمانە لە ناخمانە لە مێشکمانە لە دڵمانە کۆمەڵێ بەرهەمی هەیە کۆمەڵێ نیعمەتی بەدوایە دێ کە گرنگترینیان ئەمانەی خوارەوەن کە عەرفی جەنابتانی دەکەن یەک هیچ شتێک بەقەی باوەڕبوون بەو زیندووبوونەوە و گەڕانەوە بۆ لای خوا دڵەکان پاک ناکاتەوە لە ژار و ژەنی تاوانەکان هیچ شتێک بەقەی باوەڕبوون بەو قیامەتە دنیا و لا بێقیمەت ناکە هیچ شتێک بەقەت باوەڕبوون بەو قیامەتە تۆ لە حەسوودی و لە بەغالەت و لە خۆشەویستی دنیا و لە ڕقلێبوونەوەی خەڵک و لە تەفرەقە و لە دووبەرەکی دوور ناخاتەوە بۆ کەسێ باوەڕی بەوە هەبێ ئەمە مەرحەلەیەکە شوێنێکە ماوەیەکی کەم لێرە ئەدێ و وەکو سێبەری دارێ وایە بەس تۆ پاڵی لە ژێرا داوەتەوەی تر ئەڕوا بە ڕێگاکەی خۆیە کەس هەیە لە ژێر سێبەری دارێکە بۆ تۆزێ حەوانەوە خانوویەکی قاقات بەرێ بە عاسمانە کەس هەیە بۆ تۆزێ حەوانەوە لە سێبەری دارێکا دانیشی ئامادە بێ هەموو ئەو ئیسراحەتەی خۆی کا بە شەڕ و بە ئاژاوە لەگەڵ خەڵکا و بە دەمەدەمە و بە پەلامارانی خەڵک کەس هەیە بۆ تۆزێک حەوانەوە لە ژێر سێبەری دارێکە حەسکایەتر لە ژێر سێبەری ئەم دارەیە بێ و نەگاتە ماڵەکەی خۆی و مەنزلەکەی خۆی هەر لەوێ بمێنێتەوە ئەم دنیایی ئێمە ئیسلام فێری کردووینە ڕێ سێبەری دارێکە بەس ئەمەngەم بۆ قەت تۆ تیا حەواویتەوە تۆزێ کار و کردەوە تێشۆ بۆ خۆت کۆکەیتەوە ئامادەبی بۆ قیامەتەکە معقول نییە من بێرەیان دانیشم من کە باوەڕم بەوە هەبێت ئێرە 52 ڕۆژەکە و لە دوای ئەوە ژیانێکی هەتاهەتایی چاوەڕێمەکە فریایەوەکەم ڕقم لە خەڵک بێ فریایەوەکەم ڕقم لە دەر و دراو سێ بێ فریای ئەوە ئەکەوم چاڵ بۆ خەڵک هەڵکەنم فریای ئەوە ئەکەوم دڵی خۆم پڕ لە قین و بغض و حقد و خلافە بکەم بەرامبەر بە خەڵک ئەو دڵم پاکە بێتەوە پاک ئەڵم من باشە خەریکی چیم من نازانم چی لەحظەیەکە و مردنەیە خەم پێگرێڵە وەرەوە تەواو کاتەکە تەواو وەرەوە بۆ لای خوا من ئەبینم تا پیرێ گەمرێ 50 گەنجەمرێ خۆ بە پیری و بە گەنجی نییە لەحظەتێکە کە ئەجەلەکە تەواو بوو عمرەکە تەواو بوو ئەچیتەوە بەردەمی پەروەردگارە جاکە من ئەمە بزانم فریای چی ڕق لێبوونەوە بکەوم فریای چی کەم ئەو دڵی خۆم ڕەشکەم بە تەماعی دنیا بە ڕق لێبوونەوەی خەڵک بە هەڵپا بە قۆڵبڕینی خەڵک بە چاڵ بۆ هەڵکردنی خەڵک بە جاسووسیکردن بەسەر خەڵکەوە ئیسلام کە باوەڕی کردن باوەڕم بە قیامەتە بێ ئەم شتانم لەبەر چاو سووگە بێ ئێمە چاوتان لێ کێکێک گوناحەکات کێکێک تاوانەکات چی پێڵێن ئەڵێن نونێک بەتە پێی وایە نامرێ ئەو زەلامە نازانێ ئەمرێ نازانێ خوا هەیە قیامەت هەیە چاوتان لێیە دڵت پاگەکاتەوە ئەو دڵە و نەرمەکە دڵێک نابێ بەس تەنها وەکو قولاتێکی لە دنیا گیر کردبێ و بە هیچ دەستی لێ
بسم الله الرحمن الرحيم. اللهم يا ربنا لك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه. اللهم يا ربنا لك الحمد حمدا يليق بجلال وجهك وعظيم سلطانك.